تا دێت بازنەی پشتگیری لە هەڵوێست و داواکاری 13 مامۆستا و فەرمانبەرەمان گرتوەکەی شاری سلێمانی زیاتر دەبێت و لە ڕۆژی 11میندا ژمارەیەکی بەرچاو لە مامۆستا و فەرمانبەر و چین و توێژە جیاوازەکان چوونە بەردەم خێمەی مانگرتووان. ئێمە بەردەوامین وەک مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی بە هەموو شێوەیەک لەم کۆبوونەوانە و لەم مانگرتنە هەتا کاتی تەوتینکردن چارەسەری گشتیە. طبعاً ئەمە دووبارەیەکەمەوە سەرشۆڕی و شوورەیی و عیبەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کەوا ئێمە بچین هانابەرین بۆ حکوومەتی عێراقی داوای موچەکانمان بکەین لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ حکوومەتی عێراق. داواکانمان بەدینێت ناچارین بەرەو جوڵانەوەیەکی تر هەنگاو بنین چکاچی تر ناکرێت پاسی 4 ساڵ قوت و ژانی خەڵک بۆ شەوەی بێت بەو سەر سۆڵی زستانە کە چواردۆرمە بەفرە 13 قارەمان ژیانی خۆیان بەخت کردووە. سپاس بێ لەبەر ئەوە بێ بەو دەسەڵاتە بوترێ بەڕاستی تۆ زاڵمی ستەمکاری ئیتر بەسە زوڵم و ستەم ئیتر بەسە بەڕاستی چەوسانەوەی میلەت و بە تایبەتی موچەخۆرەکانی خۆ پێیان ئەوەی داوا لە میلەتێک کە هەموو بە یەک دەست بە یەک ریس کە پاپشتی ئەم مانگرتانە بۆ هی نەتیجەی کێ بە کۆتایی کێبێت. بڕیارە بازنەی ناڕزایەتیەکان لەوەی کە هەیە فراوانتر بکرێت و ڕۆژی یەکشەممە ژمارەیەکی بەرچاو لە مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی سلێمانی بەرەو هەولێر بەڕێ بکەون و خۆپیشاندان ببەنە بەردەم ئەنجومەنی وەزیران. وڵا ئەوانە کەس و کاریە من ئەوانە بۆ داواکاری مافەکانی ئێمە هاتوون لێرە خۆیان تووشی ئەو هەموو چەرمەسەری و سەرما و نەخۆشی و تەند برسیەتیە کردووە. بەڕاستی ئەوانە نوێنەری هەموو فەرمانبەرانن، هەموو خانەنشینانن، هەموو قوتابیانن، هەموو چینەکانی کۆمەلگان. ئەوەی ئێستا خەڵک مڕاعاتی ئەمانە ئەکا بە کەسوکار و بە خەڵکی خۆمانیان ئەزانین تا ئێستا، بەڵام لە ئێستا ئیتر خەریکە چۆتە بوون بەس بەڕاستی ئەم شتە ئەمڕۆ بێت بەیانی بێ 6 مانگی بێ ساڵێکە بێ بە حل بکرێ حل نەکرێ زەرەرەکەن بەڕاستی و ئەو کاتە فریای ڕاکردنیش ناکەون بەڕاستی. چالاکوان و چاودێرانی سیاسیش لە ڕیزی خۆپیشاندەران دەبینران و بە سەرسوڵمانەوە لە نابەرپرسیارەتی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ڕوانیان و دەڵێن ئەگەر دەسەڵات بەهۆش خۆی نێتەوە چارەنووسێکی خراپ چاوەڕێ دەکات. ڕاستی خۆم بە شەرمەزار دەزانم کە قسە بکەم لە کاتێکە ئەو پیاوە بەڕێزانە لەوێمانیان گرتووە 10 ڕۆژە مانیان گرتووە لە خواردن ئەوەی بەوان کراوە بە سەدانی وەکو من ناکرێ ئەوەی بەوان کرا ئەوەی بەوان نەکرێ و بەوان کرا ینی ناتوانم هیچ تعبیرێکی لێ بکەم لەوەی کەوا ئەمانە بوونە سمبولی ئەم وڵاتە سمبولی ئەم میلەتە. نیشانەی پرسیار لەسەر ویژدانی دەسەڵات دروست ناکات دەسەڵاتی کوردی. ئەمەی ئەمان کردیان ڕوڕەشی و شەرمەزاریە بۆ دەسەڵات ئەوەی ئەمان کردیان ئەگەر دەسەڵات و بەرپرسانی سیاسی ئەوەی ئەم دەسەڵاتە بەڕێوە بن ڕوویان هەبوایە ڕۆژێک لە ڕۆژان ئەوەی کە بەسەر ئەم میلەتە هاتووە ئەمان هێناویانە ئەبوایە بە حیاتیان لە ڕوویان نەهاتایە هیچ جۆرە قسەیەک هیچ جۆرە لێدوانێک هیچ جۆرە حکوومەتداریە بکەن. لە ماوەی ڕابردوودا دەسەڵاتدارانی هەرێم کاریان لەسەر بێهیواکردنی دەنگی شەقام دەکرد بەڵام بە چالاکی مانگردن و بەردەوامی چین و توێژەکان ئەو خەونەی دەسەڵات لە گۆڕ نەراو تا دێت بازنەی ناڕزایەتیەکان بەرفراوانتر دەبێت. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پێ سلێمانی.